فێرخوازن لە بواری میوزیک و سەمادا لە فێرگەی فلامێنگۆ ئامادەکاری دەکەن بۆ نمایشی کارێکی هونەری و بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا لە سلێمانی دەست پێ بکات کە بۆ یەکەمین جارە فێرخوازەکانیان نمایش دەکەن. سامان کەریم و دیلەکی هاوسەری هەردووکیان سەرپەرشتیاری فێرگەکەن. سامان لە بواری گیتاری فلامێنگۆ و دیلەکیش سەرپەرشتیاری سەمای فلامێنگۆ دەکات. ئەوان دەڵێن دوای سەرقاڵی و هیلاکێکی زۆر دڵخۆشن کارەکەیان گەشتۆتە ئەنجام. نمایشەکەشیان وەک یەکەم بەرهەمی خۆیان لە سلێمانی دەبینن و ئامان گیانە جوانیەکان پیشانی کۆمەڵگا بدەن. فێرگەی فلامێنکۆ لە سلێمانی لە ساڵی 2015ەوە دامەزراوە. هەڵبەتە ئەم 7 ساڵە فێرگە بەردەوام کارمان کردووە لەگەڵ مامۆستا دیلێک. هەمیشە ئەڵێم وەک بڵێ بە دەرزی بیر هەڵبکەنین، سەرقاڵی فێرگە و تەلەبەکان بووین. هەدەفمانە ئامانجمان لە کردنەوەی ئەم فێرگەیە شتی تێڕوانینێکی تۆزێک فەلسەفیمان هەیە لەناو ئەو جیهانە گەورەیە کە نابوتەکان ناشرینیان کردووە، جیهانێکی جوانمان دروست کردووە بۆی جوانەکان تایە هەناسەیەک بن. تاکو ئێستا ئەوەنەی نمایشمان کردی بێ لە سلێمانی بە تایبەتی لە 12 ساڵ بۆ 25 ساڵ زۆر سەرسامن، زۆر پێیان خۆشە، چونکە بەڕاستیکە شتێکی نوێیە، هونەرێکی نوێیە لە سلێمانیە. بە ئەزمموی ڕابردوومان کە تاکو ئێستا ئێمە نمایشەکەین لە سلێمانیە پێم وایە ڕێکشنێکی جوانێ بێ. لەم کۆنسەرتە 12 عازی گیتار بەشدارە بێ لەگەڵ 3 سەماکار. مادەکان هەمویان شاکاری جیهانین، 4 بۆ 5 پارچەی گۆرانی و مۆسیقا و سەمای تایە، پارچەکانی تریان هەمووی سۆڵۆی گیتارن. شانیا خاتوونێکی سەماکاری فێرگەکەیە و خەریکی خۆ ئامادەکردنا بۆ کۆنسێرتەکەیان. دەڵێت دەمانەوێت ئەم هونەرە بە کللتوری کوردەواری ئاشنا بکەین. لەیەکی نوێی ساڵی پێشوانێ دەستم بە سەمای فلامێنکۆ کرد لە فێرگەیە. بۆ ڕۆژ یەکشەمە نمایشێکمان هەیە کە ئەما بێ یەکەم نمایشمان وەکو کە خوێندکارەکان لە سلێمانی بیکەین. سەمای فلامێنکۆ ینی سەمایەکی زۆر جوانە و ئەمە پێمان خۆشە کە ئەو کولتورە بە ئێرە بناسێنین، چونکە زۆر ئازایەتیەک و زۆر سەربەزێکەیە بە ئافرەت. ئەوان لە ئێستادا لە 12 میوزیسیان و 3 سەماکار پێک هاتوون. بژاریش یەکێک لە میوزیسیانەکانە و هیوادارە بتوانن نمایشێکی سەرکەوتوو پێشکەش بکەن. سەرقاڵی خۆمادەکردین بۆ کۆنسەرتێک بۆ سەما و میوزیک و گۆرانی فلامینکۆ لە 7 ڕۆژی یەکشەمەی داهاتوو. هەڵبەت چەند هەفتەیەکی زۆر چڕ و پڕمان هەیە بۆ خۆ ئامادەکاری بە هیوای بتوانین لە ڕۆژی نمایش وەکو یەکەم تەجروبەی تاوی خوێندکارەکان لەسەر ستێج شتێکی باش پێشکەشکەین. فێرخوازەکانی فێرگەی فلامێنگۆ گروپێکی هونەرین تایبەت بە هونەری فلامێنگۆ کە هونەرێکی ئیسپانیە و لە ساڵی 2015ەوە لە سلێمانی فێرگەیەکیان کردوێتەوە و لەو فێرگەیەدا گرنگی بە میوزیک و دانسی فلامێنگۆ دەدەن. سەرپەرشتیاران دەڵێن چەندین فێرخوازیان پێگەیاندووە و هەوڵیشیان داوە هونەرەکە لەگەڵ هونەری کوردی ئاوێتە بکەن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، سلێمانی.